ناوەندی وەرشولاوانی ئێڕانیا وەکو وەفایەک بۆ جوانەمەرگ هونە ڕەسوول میدیاکار و ڕۆژنامەنووس نووسەر هەستاوە بە ئەنجامدانی ڕاگەیاندنی 31 سالاکی هاوتای تەمەنی دیارە لەلای ئێمە هێشتا هەرکەمە بەڵام ئەوە وەفایەکە سالاکیەکانمان ڕاگەیاندووە و درێژەی دەبێت هەتاکو 31 سالاکی بە کۆتا دێنین و سالاکیەکانیش بریتین لە کۆمەڵێ چالاکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێت کە بریتین لە ڕۆشنبیری وەرزشی هۆشیاری تەندروستی پیشەیی بەم شێوەی لای خوارەوە ئەنجامدانی سێ خولی وەرزشی تۆپەی گەوران و بێسۆشێران دەبێ سێ خولی هۆشیاری تەندروستی دەبێ دوو خولی ڕاگەیاندن دەبێ دوو گەشتی شاخەوانی بۆ کسان و کوڕانی ئارەزوومەند دەبێ کردنەوەی 4 خولی زمانەکانی بیانی دەبێ و سیمینار و کۆڕی هۆشیاری سێ خول دەبێ ئەنجامدانی دوو گەشتی زانستی بۆ گەنجان و لاوانی دەبرەکەمان دەبێ و کردنەوەی 4 خولی دوورمان دەبێ 4 خولی گەشەپێدانی مرۆیی و سێ گەشتی بۆ فۆتۆگرافەرانی سنوورەکەمان و کردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافی و مەجای ئەوە شتێدا هەیە ئاڵوگۆڕی کۆمەڵێک چالاکی بکەین لەگەڵ خواستی گەنجان بێتەوە لەبەرەوەی ئەم پیاوە بەڕێزە لە ڕابردوودا خزمەتێکی زۆری دەڤەرەکەمانی کردووە لە تەواوی سێکتەرەکاندا ئێمەش وەک وەفایەک ئامادەین لە تەواوی ئەو خواستانەی کە بەڕێزی پشتوپەنای ئێمە بووە کار و چالاکی ئەنجام بدەین.